بەڕاستی سپاسێکی بێپایانی کەناڵی ئاسمانی هەولێر تیڤی دەکەم بۆ ئەو بەرنامە قەشەنگ و ڕازاوەیە کە منتان بانکێش کردووە. زۆر خۆشحاڵم، زۆر خۆم بە خۆشحاڵ دەزانم کە لە بەرنامەی ئەلبوم کە بە دیداری ئێوە شاد بووم و بتوانم چەند گفتوگویەک بکەین لەسەر ئەم بابەتە هونەریانە. زۆر سپاس. منیش زۆر بەخێر هاتن دەکەم بۆ بەرنامەی ئەلبۆم و هیوادارین ئەم بەرنامەیە بەرنامەیەکی زۆر خۆش بێ و بێتە هۆی ئەوەی کە بینەرانیش لە خۆمان ڕازی بکەین. ئینشاءالله. سەرەتا بابین باسی ئەلبۆمی خۆت بکەین. گوڵە خزم. بەڵێ. بۆ ناوی گوڵە خزم؟ گوڵە خزم یادگاریەکی خۆمی تێدایە. حەزم کرد لەسەر گوڵە خزم سیدەکەم بە ناوی گوڵە خزم ببی. ئەو یادگاریە چییە؟ یادگاریەکی خۆم، ئەوە شتێکی شەخسی خۆمە، داوای لێبوردن دەکەم. زۆر چاکە. ئەلبۆمەکەت لە 8 تراک پێک هاتووە؟ بەڵێ. بۆچی 8 تراک؟ بەخوای مەسەلەکەی دەرێ ئەوەی لەلام نییە، ئاگەی لە حاڵم نییە. مەسەلەن هەر تراکێک احتیمالە مەسەلەن کولفەکی زیاتر بوێ. مەسەلەن تەزیلکردنی ئەو دەمای کە ئەو سیدیەم تۆمار کرد احتیمال ئیمکانیەتی ئەوەندەم هەبوو بیتن. دەکومش حەزم دەکرد چوار ئیمکانیەت لە ڕووی چی؟ لە ڕووی مادی. ئینسان طبعاً ئێمە کە کەسێکین ناتوانین بە هونەرەکەی خۆمان بژین بەڕاستی. ئینسان بە واقعانە قسام بکاتن کە ئەو دەمای ئەو ئەلبومەم تۆمار کرد دەتوانم بڵێم هەر ئەوەندە توانایم هەبوو، بەڵام هاتیم ئەو قەنەعەتەی ئەلبوم بۆ ئێمەی کورد باوینیە و بە کەڵکیش نایە. بۆ لەبەرەوەی لەناو ئەلبومەکە مەسەلەن ئەگەر 15-16 گۆرانیش بکەی تەنها 2 گۆرانی 3 گۆرانی لەناو ئەلبومت باوە دیار دەبیتن. باقی دەکە پێم وانە ئەگەر هەمووی یان کۆپی دەکرێ یان کەس جێ لێ نانەگری احتیمال هەر 2-3 گۆرانش لەوەی کلیپی بۆ بکەی. جا پێم باشە لە دوای ئەوە ئەگەر کۆمپانیایەک شتێک نەبێتن بە هاوکاری بکاتن تاک فەردی گۆرانی تۆمار دەکەم و کلیپی بۆ دەکەم. کەواتە دووریت لە ئەلبۆم لە 2005ەوە کە ئەم بەرهەمە 2005 تا ئێستا ئەمە هۆکارەکەیەتی. هۆکارەکەی ئەمەیە، بەڵام بەداخەوە هەر ئەوهاش دەمینێنەوە بەداخەوە. ئینشاڵڵا چاک دەبێت. چاکە بێت. بابەینە سەر ئەو کەسانەی کە کارت لەگەڵەکەن کێن زیاتر حەزەکەی کاریان لەگەڵ بکەین؟ بەخوای ئەوە ڕاستی بی من مۆسیقیژەنەکانی شاری هەولێر سلااو ڕێزم بۆ هەمووان هەیە، هەمویان دەرگێست و دوەکانیان بۆ من وڵایە، بۆ هەر کامیان بچم بۆ من هەمووی یەکە فەرق پێ ناکەم. بەڵام ئەو کاتی کە من ئەو ئەلبومم تۆمار کرد برای بەڕێزم مامۆستای خۆشەویست مامۆستا سەید ئەحمەد ڕوانزی چاوی ماز دەکەم ئەلێرکانەوە هاوکارێکی زۆری منی کرد بەڕاستی. کاکە ئاراسکۆیی بوو، مامۆستا زانا بوو، مامۆستا کاکە هێمن حوسێن بوو بامێوەڕێک، کاکە هەرێم بوو، کاک سەلاح محەممەد بوو. بەڕاستی چاویان ماز دەکەم لێرەوە هاوکارێکی زۆری منیان کرد. زۆر سپاسیان دەکەم. هاتنت بۆ هەولێر سەبەبی چییە؟ هاتنی ئەو جاران بۆ هەولێر حەیرانێکی نوێم داناوە، هاتم لێرە کلیپی بۆ بکەم. بەڵام زۆر خۆشحاڵم، زۆر بەبەختەوەرم کە خاوەنی سەتەلایەتی هەولێر کاکە حاجی هێرش زیارەتی ئەرکەکەی خستە شانی خۆی، وتی هەولێر تیڤی لە خزمەتدایە بۆ من گەورەی و شانازیە، هەولێر تیڤی کاری کلیپەکەم بۆ دەکەم. حەیرانەکەشم بەڕاستی شتێکی تایبەتە، وشەکانی تایبەتە، مۆسیقایکی زۆر تایبەتیشم بۆی کردووە. مۆسیقایەکەش مۆسیقای بەڕێز مامۆستاوری ئەحمەدە لە قەدیمەوە داینە، بەڵام ئێمە تۆزێک نوێمان کردەوە لە ستۆدیۆی کاکە دیار کەریم، گەنجێکی بەتوانە، ئۆرگەکە هەر خۆی، کاکە مالک عەبدوڕەزاق بە ساز و بە عود ئاسبی بۆ کردیمە. چاویان ماز دەکەم لێرەوە سڵاویانە بۆ دەنێرم. سڵاو ڕێزمان هەیە بۆ تێکستەکەی زۆر میهمە. تێکستەکەی جیای فەرقێکی هەیە لەگەڵ حەیرانی ئێستا. ئەویش مامۆستای بەڕێز مامۆستا سەید عەزیز بەرزنجی باوکی کاکە لێزانێت لێرەوە سڵاویان بۆ دەنێرم، چاویان ماز دەکەم، بۆیان داناوم. لەبەر خاتی ئەو حەیرانە من هاتمەوە کوردستان کلیپێکی بۆ بکەم و
کارێکی جوانی بۆ بکەم. دەست خۆش بێ ئیشاڵڵا کارێکی زۆر جوانە بێت سەرکەوتووە بیت حەزەکەم بزانم جەنابەت زۆر حەزەکەی ستایلی حەیران وەرگری بەڵێ ئەتوانیت چیمان بۆ پێشکەشکە ئێستا ئەنی ئێستا حەیران دەوێ طبعاً باشە بەسەر پارچە حەیرانێکتان پێشکەش دەکەم بەڵێ لەبیرم چ ئەوش بڵێم ببوورم کە بەشێک لە حەیرانەکەی ئامادەکاریمان بۆ کردیە دەمەوێت چاوی یەکە بە یەکانی کارمەندان هەولێر تیڤ بە وێنە گر و بە هەموو شتەوە زۆر زۆر لەگەڵماندی بوون و بە دەرهێنەر چاویان ماز دەکەم زۆر زۆر سپاسیان دەکەم. هەربژی هەربژی دەنگت نەرزێ بەدرت بوو زۆر چوو بوومە جۆیەکی تر بابێنە سەر ستایلی خۆت بەڵێ حەزەکەی زیاتر بە چ ستایلێ گۆرانی بڵێ بەر لەوەی دەست بە حەیران بکەم گۆرانی لەسەر خۆ هەڵپەرچێم دەگوت بەڵێ بەڵام غەریبی وای لە من کرد کە من زیاتر بچمە ناو دنیا حەیران ئێستاش مثلن لە خەڵکانم جێ لێ دەبی لە بینەران و لە بیستەران ئیوا هەیە دەڵێ کاک شێروان وەڵڵاهی حەز دەکەم بەس حەیران بێ ئیوا شێ دەڵێت ناوەڵە بە ئەوەش بی گۆرانی هەڵپەرچێوانەش بی بەڵام من نامەوێت مەسەلەن تەنها حەیران بگرم وەوەی کە فەرامۆش کەم یەکسانی ئەگراگری حەز دەکەم هەردوولا بتوانم بێکەوە بڵێم بەڵام زیاتر حەز دەکەم خۆت لە کامە ستایل بەسەرکەوتووە بینی حەیران بۆ خەڵکانە ئەمن بە خۆم نازانم مەسەلەن ناتوانم بخۆم قەراری خۆم بدەم بەڵام تەماشا دەکەم گۆرانی زۆر گۆرانی هەیە دەزیری دەکەوێت تۆمار دەکەیت بۆ ماوەکی کەم بزر دەبی نامێنێ بەڵام گۆرانی حەیران گوتن هەردەمێنێ بەڵێ وەکو خۆت حەزەکەی گوێ لە دەنگی کام گۆرانی بێژ بگری ئەمن جێ لە هەموو هونەرمەندێک ڕادەگرم باش و خراپ ئیترە باشەکەی جێ لێ ڕادەگرم احتیمال ئیستفادەی لێ بکەم بەڵێ خراپەکەش جێ لێ ڕادەگرم بزانم چی گوتیە بەڵام وەکو زیاتر جێم مەبەستم نەک لایەنی هونەری مەبەستم وەکو شێروان دوور لە هونەر وەکو خۆت حەزەکەی گوێت لە دەنگی کام گۆرانی بێژ بێت زیاتر جێ لە هونەرمەندە کۆنەکان ڕادەگرم من وەکو مامۆستا عەلی مەردان مامۆستا تایار تەوفیق مامۆستا حەسەن زیرەک مامۆستا ناسر ڕەزازی یعنی ئەو هونەرمەندە گەورانە مامۆستا ماملێ حەزم لەوانە زیاتر ڕەسەنن هونەرەکان ڕەسەنە دەمێنن بەڵێ ئەی ڕات چییە بەرامبەر ئەو ستایلێکی ئێستا باوە
بەخوای من ناتوانم قرار بدەم لەسەر ئەو ستایلێکە باوە باونی ئێستا شخص هەیە مەسەلا حەز دەکات لە ستایلی نوێ خەڵکانێک هەن جێش لێ ڕناگرن حەزیان لە کۆنەکانە بەڵام شتی نوێ و جوانکاری لە هونەر احتیمالە گەنجێک هەیە هەفتەیەکە بوویتە هونەرمەند و گۆرانی بێش زۆر مەڕغوبە لە کۆنەکەش دەتوانم بڵێم باشترە بەڵام بەڕای من لوجنە هەبیتن لوجنە لێرکانە باش و خراپ لێ جیا بکەنەوە نەکو ئێستا شتی باش زۆر دەکرێت گەنجی وا هەیە زۆر بەتوانایە زۆر حەزم لە زۆر ئەو دەنجی و گەنجانەیە ئەو گەنجانەی کە ئێستا گۆرانی ئەڵێن و هەستەکەی کە لە دوا ڕۆژ ئەبن بە شتێکی زۆر گەورە هەمویان نا کێ ناتوان ناو بدەم بەڵام زۆر هەن مەسەلەن هەموو تااقەتەکەی خۆیان لە یەک گۆرانی کۆ کردیتەوە کە تۆماری دەکەن بە هەموو توانە و تااقەتەکەی گۆرانی تۆمار دەکەن ئیتر بیان هینە سەر شانۆ یان مەسرح یان تەلەڤیزیۆن کە پرسیارن لێ دەکەی مەسەڵەن شتیتر نازانن لە دەربارەی مقامات لە دەربارەی ئەدا لە دەربارەی ئەکادیمی نازانن بە هەموو کەسێک دەڵێن هونەرمەند بە مامۆستا تایار تۆفیق دەڵێن هونەرمەند بە گەنجێکیش 2 ڕۆژە بوویتە گۆران کلیپێکی پێ هونەرمەند وەکو مواسەفاتی هەیە بەر لە هەموو شتێک ئینسان هونەرمەند دەبێت ڕەوشتی بەرزبی ئەخلاق و ڕۆژ بە هونەرمەند زۆر مهمە قسەکردنی ئەسلوبی تەعامل لەگەڵ خەڵک مەسەلەن ئەوە نییە من ئەوڕۆ بوومە گۆرانی بێژ و تەواو لوتم چێتە ئاسمان زوو دەکەومە خوارەوە ئەگەر وابیتن جا هیوادارم هەر کەسێک کە دێتە سەر سەحنەی گۆرانی دەبێ مواسەفاتەکانی تێدا هەبیتن چکە گوناحە بەڕاستی ئەمن بە کەسێک بڵێم هونەرمەند 2 ڕۆژە بوویتە گۆرانی بێژ بە حەسەن زیرەکی بڵێم هونەرمەند جا ئەو فەرقەمان هەیە ئێمە بەڵێ ئێستا من و تۆ پێکەوە و بینەران بەرهەمێکی تۆ بینیم پێکەوە خۆشتم دەوێین گوڵاخزم شەمی ڕێگای پڕسەرابم خۆشتم دەوێین گوڵاخزم شەمی ڕێگای پڕسەرابم بریشتەی خێڵادەی من ئاوازی دڵباوانی من بریشتەی خێڵادەی من ئاوازی دڵباوانی من ئاوازی دڵباوانی من ئاوازی دڵباوانی من ئایەموو خزماندا واسرێ لە فارهەنگی خۆیانە ئایەموو خزماندا واسرێ لە فارهەنگی خۆیانە نوشتە و نزاوایان بۆ دادڕم لە هاوارگەی من و تۆدام نوشتە و نزاوایان بۆ دادڕم لە هاوارگەی من و لە هاوارگەی من و تۆدا لە هاوارگەی من و تۆدا
خويا هذا عشقي خدات يقدر هذا دغلا سبندي خويا هذا عشقي خدات يقدر هذا دغبو فريش تسار دكان داوار بقراني وافسانا دغبو فريش تسار دكان داوار بقراني وافسانا بقراني وافسانا بقراني وافسانا گۆرانی گوڵە خزم لە ئاوازی مامۆستا سید ئەحمەد ڕوانزی لە هەونراوەی کاکە سەمیر دەسکۆ لە وڵاتی سوید هەونراوەکەی بۆ داناوم. ئەو ئاوازە لەلام زۆر زۆر خۆشە و زۆر زۆر بەنرخە. مامۆستا سید ئەحمەد چاوی ماز دەکەم کە بۆی داناوم لە شاری هەولێر مۆسیقایەکەم بۆ تۆمار کرد، بەڵام دەنگەکەیم لە وڵاتی نەرویج داناوە. هیوادارم بەدڵتان بووی هەر سەرکەوتوو بن. دەستان خۆش بێ، دەستخۆشی لە هەموو ئەو ستافاکەین کە کاری تیا کردووە، شتێکی زۆر زۆر جوانە. سپاس هەر بژیت. بابێن باسی هەندێک پرسیاری تایبەت بکەین. یاسەتار خۆت حازر کە. بەێ ئامادەی؟ بڵێ. ئۆکێ. وشەیەکە ئێمە بە یەک وشە بۆم وەسفی بکەی. بەڵێ. شێروان بێرکۆتی. شێروان بێرکۆتی نازانم چۆن بڵێم، نازانم. یەک وشە چەند وەسفیەکەی؟ یەک وشە. حەیران. واو. دووری وڵات. مردنە، کوشتنە، هەموو شتەکە. غەریبی ناخۆشە زۆر. خۆشەویستی. دنیا بەبێ خۆشەویستی ناڕوە. خۆشەویستی هەموو شتێکە، هونەرە، هەموو شتێکە. خەم. مردن. یادگاری. یادگاری نوێ بوونەوەی ژیانە. گۆرانی وتن. خۆراکی گیانە. خێزان. خێزان هەموو شتێکە بۆ ژیان. گوڵە خزم. هینات هەتە سەرەکی. خۆشەویستنی یادگاریە. دەستە خۆش بێ. هەر بژی زۆر سپاس دەکەم. ئێستا بابێن بزانین یەکەم کەس کە شێروان بێرکۆتی خۆشی ویستووە مەبەستم کچە کێیە؟ چۆن بووە؟ ئەزە دەتەوێت مەسەلەن لە تو ئێستا بە شەرتان بێنەوە. بە شەرمان بینی دەتەوێت چ بکەی؟ حەزەکەم بزانم. حەزەکەم بۆ مۆس بکەی. خۆشەویستی ئەخە خەم ناتان ناوی شخصەکە بینم. ناوی شخصەکە نا. چۆن بوو؟ یادگاریەکان چۆنن؟ خۆشەویستی بە تەمەنی 14 ساڵی خۆشەویستیم کردیە. واو. ڕاستی عاشقێکی زۆر باش. کچێکم خۆشویست و زۆرشم خۆش. ئێستاش هەر لە ناو مێشکمایە، بەڵام وەکو یادگارێکی خۆش. یادگارێک وەکو ئێستا دەتوانم ڕێز و سڵاوی لە بۆ دانێ، وەکو خوشکێک تەماشای دەکەم. ئێستا ئەگەر ببینێ ئەزانێ خۆیەتی؟ باش دەزانیتم. هیوادارم بتبینێ. هەر بژی. چۆن بوو؟ چۆن ناسیت؟ وەڵی تاوان ئەو دەمای کە ئەوم خۆش دەویست ئەگەر لە هەفتەی جارێک بمدیتبا لە نزیکەوە ئەوە جێژ نەم بۆ شەوی. مەسەلەن سەربانمان بەرامبەر یەک بوو، تەنها ئەوها بوو. ئەگەر یەک جار ئەوهاکەم بکردبە ئەوە دەبای ئەو هەر بە یادگاری ئەو ماچە بیری لێ بکەمەوە. بەس بە نامە بوو. ئەی خێزانەکەت چۆن ناسیت؟ خێزانم کچە خاڵمە. بۆچی خێزانت هەڵبژارد؟ بۆچی ئەو ژنە؟ قسمەتەوە ئەمە تەشخیصم نەکرد لە بۆ ئەوە قسمەت هات لەگەڵ قسمەت نازانێت. بابێم پرسیارێکی ترت لێ بکەم. حەزەکەی ناز بدێ کچ، یعنی کچ ناز هەڵگرە یاخود تۆ نازی هەڵگری؟ ڕاستی؟ ئەو ناز هەڵگرێت؟ بەڵێ. چانە؟ بابێن گوێ لە گۆرانیەکی تر و بەرهەمێکی تر بگرین پێکەوە.
بهارا دورم لخونسا وقولي بهارا دورم لشارو شاخ داخكم دور لخوناوي سمو باخكم دورم لشارو شاخ داخكم دور لخوناوي سمو باخكم دور لخوناوي سمو باخكم ولا سرشاني دور من التابقة وروباروكاني دور من الغوازي ولا سرشاني اي دور من البزولة تيكنيني دور لدول بري كنا وبديني دور من البزولة تيكنيني دور لدول بري كنا وبديني دور لدول بري كنا ومديني دورم لياران دورم لياران دورم لياران دورم لياران دورم لخونسا وقولي بهاران دورم لخونسا وقولي بهاران دورم لشارو شاخو داخكم دور لخوناوي سمو باخكم دور من الشارو شاخو داخكم دور لخوناوي سمو باخكم دور لخوناوي سمو باخكم دور الأوازي شمشال بيانو دور من الشادي وانقشانو دور الأوازي شمشال بيانو اخنام يدور بهم لباق تواري قولي اواتم بفايز واري نام يدور بهم لباق تواري قولي اواتم بفايز واري قولي عواتم بفايز واري دورم لياران دورم لياران دورم لياران دورم لياران دورم لخونسا وقولي بهاران دورم لخونسا وقولي بهاران دورم لشارو شاخو داخكم دور لخوناوي سمو باخكم دور من الشارو شاخو داخكم دور لخوناوي سمو باخكم دور لخوناوي سمو باخكم خوشاوي ساكم بولا تدور بهم جنود لاكم دور من النازي خوشاوي ساكم بولا تدور بهم جنود لاكم باتو زيلياك نزيق بناوة رابر دو تاريخ زوب سرناوة باتو زيلياك نزيق بناوة رابر دو تاريخ زوب سرناوة رابر دو تاريخ زوب سرناوة دورم لياران دورم لياران دورم لياران دورم لياران دورم لخونسا وقولي بهاران دورم لخونسا وقولي بهاران دورم لشارو شاخو داخكم دور لخوناوي سمو باخكم دور من الشارو شاخو داخكم دور لخوناوي سمو باخكم
دوور لە خووناوی چەموو باخەکە زۆر زۆر سپاس هیوادارم بەدڵتان بوو بین گۆرانی دوورم لە یاران وەکو وەفایەک بۆ هونەرمەندی خوا لێ خۆش بوو قادە زیرەکی نەمر پێم خۆشە من لە هەر چاپێکەوتنێکە ئەگە بتوانم هەر گۆرانیەکی لە گۆرانیەکانی ئەو بڵێمەوە گۆرانی دوورم لە یاران وتنی قادە زیرەکی نەمر بوو هەر لە سیدیەکەم ئەو مامۆستا بەڕێزانم مامۆستای ئەحمەد وانزی و گروپەکەی بۆ میان تۆمار کردو و چاویان ماز دەکەم هیوادارم بە دڵتان بووبی زۆر سپاس دەستان خۆش بێت با بزانین هونەرمەند شێروان هاترسی بە منی وت هیچت بەدێ نەهێشتووە اینجا ئێستاوە ترسێت نانا تەواو شتی شەخسی نەما با بزانین هونەرمەند شێروان بێرکۆتی تا چەند گرنگی بەڕای جەماوەری خۆیەدات وەڵاهی ئەم بەبێت جەماوەر شێروان بێرکۆتی نیم جەماوەر چییە لای تۆ جەماوەر هەموو شتێکە جەماوەر وای لە من کرد کە ئەمە بتوانم ئێستا لە بەرامبەر جەناب دابنیشم بەرامبەر ئەو کامیرا بەڕێزان دابنیشم بتوانم قسام بکەم من لە خۆمەوە هیچ شتێک نیم چاوی یەکە بە یەکەی هەمووان ماز دەکەم ئەوەی منی خۆش دەوێت ئەوی خۆشی نایێ ئەوەی خۆشیشی نایە ئەوی خۆشی نایە ئەم چاوی ماز دەکەم تا چەند هەوڵت داوە نزیک بیت لە جەماوەرت بە چ شێوەیەک هەوڵت داوە نزیک بیت بەخوا من پێم خۆشە هەموو دەم لە ناو جەماوەر بم بەڵام هەندێک شت هەیە مەسەڵەن ڕێگا نادا مەسەڵەن هەندێک جێگایە نەوەگەم پێم خۆشە ئێستا کەم پێم خۆشە دوای ئەو هەموو ساڵە کە لە ناوە هونەرم پێم خۆشە ئێستا بچم کۆڵان بە کۆڵان قەدیمەکان بچمەوە ناویان بچمەوە ناو خەڵک زۆر خەڵک هەیە مەسەڵەن زۆر جار چیمە بازار خەڵکانێک بەرەو پیلم دێن بۆ ڕەسم گرتن ئەوەشە خۆشەویستیە حەز دەکەم دەستیان شانی دادنێم چاویشیان ماز دەکەم پێم خۆشە لە جەماوەر دائیم نزیک بم خۆشترین وشە کە گوێت لێبوو بێت لە جەماوەری خۆت چییە خارە بەم دەنێن خارە پیر و گەنج و لا هەموو دەنێن خارە شێروان اختیار وایە ئەمری تقریبا 70 ساڵ دەرێ خارە بەخێر بێ زۆر کەفم پێ دێ ئێستا ئێمە وەکو ستافی بەرنامەی ئەلبوم چوونێتە ناو جەماوەری تۆ وە چەند پرسیار هەیە کە جەماوەر لە تۆ ئەکە ئامادەی جوابیان بدەی بە دڵنیایە ئۆکێ پێکەوە سەیرەکەی سەرەتا دەستخۆشی لە هونەرمەند شێروان بێرکۆتی ئایا هەر لەسەر وتنی حەیرانەوە ئەبێ یا خۆت بواری تریشی ئەبێ بۆ نمونە گۆرانی مۆدێرن وەکو ئێستا ستایلی ئێستا یا خۆت هەر لەسەر حەیرانەوە وەکوتم بە دڵنیاییەوە حەیران چۆتە ناو دەمارەکانی خوێنم وازیش لێ نایەنم ئیشاڵڵا هەر بەردەوام دەبم هەتا ئەوەی پێم بکرێ ئەتوانم خزمەتی حەیران و هونەر و کللتوری کوردی و شاری هەولێر بکەم هەمومان دەزانین کە تۆ هونەرمەندێکی دێرینی بەڕاستی لە شاری هەولێر ڕێزکەی جوان گرتی بە تایبەتی ڕێزکەی حەیران هەمووشمان دەزانین کە سەرسامی بە هونەرمەند حەسەن سیساوە بەڵام هەتا چرا ڕێزکەی هونەرمەند گرتی هەن دەتوانی کە ئیشەکانی دەتوانین بڵێن تەقلید چونکە بەڕاستی ئەو مەدرسەیە کە تەقلیدەشی حەسەن سیساوە بکە تا چەند لە خۆت ڕازی خۆی هەموو کەسێک کە بدایەت دەست بە گۆرانی وتن دەکە بە لاسایی دێتە ناو خەڵکەکە بەڵام من وەکو لاساکردنەوە تەنها وەفایەکە لە بۆ حەسەن سیساوی چونکە بەڕاستی حەسەن سیساوی وای لە مکران بێمە ناو دنیای حەیران بەڵام ئەگەر داوام لێ بکەن مەسەلەن لاسای حەسەن سیساوە دەکەم بەڵام بە خۆم ڕێزکەیش تایبەتی خۆم گرتووە سپاسی دەکەم دەستخۆشی لە هونەرمەند شێروان بێرکۆتی دەکەم من زیاتر لە بواری حەیراندا بەسەرکەوتی دەزانم نەک لە بواری گۆرانی هیوادارم زیاتر حەیرانی بڵێت ئەوەی ڕاستی بی من بەش بە حاڵی خۆم ناڵێم توانای گۆرانی ترم نییە بەڵکو توانای زۆر زۆریشم هەیە زۆر بە ئاکادمیانەش بەڵام بە خۆم حەزم لە حەیرانە و خۆم لە دنیا حەیران زیاتر دەبینمەوە من پرسیارێکم هەیە دەمێ بزانم شێروان بێرکۆتی ئایا خۆشەویستی کردیاننا خۆشەویستیم کردووە بەڵێ بە دڵنیاییەوە دەستخۆشی لە هونەرمەندە دەکەم حەزەکەم زانم تەمەنی چەندە
ئەوزاوە ئەوە برێم چ نازانم لە موالی دەکەت پێ دەڵێم تۆزێک لە موالی هەفتا و یەک خواردتە نزیکتر نازانم ئەوەندە دەستخۆشی لە هونەرمەند کاک شێروان بێرکۆتی دەکەم من وەکو مامۆستایەک لە پەیمانگای هونەر جوانەکان حەز دەکەم لەسەر حەیرانگوتن بەردەوام بێ چونکە حەیرانگوتن بەڕای من ینی تایبەتمەندە بە شاری هەولێر مامۆستا بەڕێزە چاوی ماز دەکەم و ڕێزە خۆشەویستیمەوە هەیە حەیران ئیشاڵە بەردەوام دەبم لەسەری و هەتا پێم بکرێ دەیپارێزم دەستخۆشی لە هونەرمەند شێروان بێرکۆتری دەکەم گۆرانیەکان و حەیرانەکانی زۆر دیارە لەناو هونەرمەندەکان پرسیارم هەیە دەی تا ئێستا چەند کلیپی هەیە چەند سیدی هەیە و پرسیاری دووەمیشم چەند ساڵ لە دەروی وڵات ژیایە پرسیاری سێمیشم ئێستا لەکوێ دەژی ئەگەر بێنەوە ساڵانی 91 تاکو 96 نزیکەی 14-15 کلیپی گۆرانەکانی خۆم هەیە ئەو دەمای تەنها کەناڵە ناوخۆیەکان هەبوو بەڵام لەوەتی لە دەرەوە دەژیم نزیکەی 5-6 کلیپم هەیە ئێستاش لە وڵاتی نەرویج نیشتەجێم جێمان لە ڕای جەماوەری خۆت بوو و لەوانەیە هەندێک پرسیار هەبێت لای جەماوەری ترکە ئەمە نەمانتوانی بە بگەینە ئەوان وەنیە حەزت لە کام ڕەنگە ڕەنگ سوور پەرتەقاڵی ڕەش حەزت لە کام خواردنە برنج و شلە برنج و مەرەگان برنج سەرەوە سێزەمە بخۆم بێزار نابم لە نەرویج چی ئەخۆی زیاتر وڵای لە نەرویج ئەو خواردنە قورسانە تۆزە زەحمەتە لەبەرەوەی نەرویج وڵاتێکی ساردە هەتاوی کەمە جا دەبێ لەوێن دەرە زۆر زۆر ئاگاداری خۆت بی مەسەلەن زیاتر لەوێ ناواشف زیاتر دەخۆم بەڵێ ئەگەر لە شوێنێک داوت بکرێ تەخسیری ناکە نا ئەگەر پێت بڵێن حەزت لە چ خواردنێکە بۆت بکەین داوای کفتە و برنج ئەی بینت لەگەڵ دۆڵمە چۆنە وڵای دۆڵمە زۆرم خوارد بێتام یعنی تقریبا ئێستا لە دەرەوەم حەزم زۆر لێ نییە خواردنی کوردەواری خۆمان حەزت لە چ خواردنێکە کوردەواریش لە ساوار بە گۆشت زۆر خۆشە زۆر حەزم لێیە تۆڵکە و ساوار خۆشە زۆر خۆشە خۆشە ڕاست جاری وایە مەسەن هێلکەی لەگە تێکەڵەکەی زۆر بەتامە ئەوە شتێکت بۆ بجێڕمە سەرەوە کەسێک لە ئەوروپا هاتبوو میوانمان بوو وتی حەزەکەم شتێک بکەن من نەم خوارد بێت کوردەواری خۆی کووردە بەڵام هەر لەوێ گەورە بووە لەوێ لەدایک بووە تۆڵکەمان بۆ کرد وتی وازەمەوە بریانی ساوارە ئۆکێ با بەردەوام بین لە گفتوگۆمان جەنابەت کە لێرەی زیاتر وەختت بە چی بەسەرە بێ وڵاهی لەوەتی هاتیمەوە ئەرکان نزیکەیە من چەندە بڵێم 20 ڕۆژە هاتیمەوە زیاتر لە ناو ماڵەوەم ماشەڵڵا 5 خوشک و 5 براینە ئێمە هەر ڕۆژێ لە ماڵ یەکەچیانی هەر ڕۆژەیەکێک دێرەلام زۆر خۆشحاڵم بەڕاستی زیاتریش ئەو فەراغ هەبیتن مەسەلەن بۆ کلیپکردنا بۆ نزیکەی 4-5 ڕۆژە خەریج کلیپ و مقابلە و تەلەڤیزیۆن بەڵێ کاری هونەری زیاترە بەڵێ ئەیکە لە نەرویج چی من لەوێن دەرە کار دەکەم لەوێ چی کارێک نەجارم نەزاری خانوو بەڵێ شەریکەی نەجاریم هەیە لەوێ بەڵێ خانوەکانی نەرویج زۆر بێ هەمووی دارن یعنی گەر بێمە نەرویج خانوەکەم بۆکەی هەی بەسەر لەوێن دەرێ من زیاتر کاری نەجاری دەکەم لەوێن دەرێ وەختم زۆر کەمە خەریکێویشم بەڵێ ئەگەر هونەرمەند نەبووای و نەجاریش نەبووای چی کارێکی ترت هەڵە بژارد وەڵاو زۆر هەندە قوڕم دەگرتەوە تا سەرچ خۆم دەدا وەڵای من زیاتر هەر لە منداڵی ئەم کاسبیم کردیە زۆر حەزم لە ئیشە هەر ئیشێک بیم پێم عیب نییە هەموو ئیشێک هەر ئیشێک کاسبی بیتن لە بۆ من شەرەفە ئێستاش خۆشەویستان پێکەوە ناوبڕێک ئەبینین
باش هونەرمەندی عزیزمان بەرامبەر ئاوێنەوە ئەستاوە و سەیری خۆیەکە و خۆی بە جوانیە بینێ با بزان حەزی لە کامە شوێنی خۆیەتی والله قوازم زاني هم زاني غزف حازم له والله حازم له جيش خومه کامە زیاتر چ شوێنێکت پێ جوانە خير زور زور زوانا ايه كان زوري ليو لێوت بلى ئەی ئەو شوێنەی کە بەدڵت نییە و پێ جوانیە شوێنی بەدڵم نییە چی وڵی هەموو شوێنش خۆم بەدڵە بەڵام یەکشتم بەدڵ نییە تەبیعەتم زوو ڕەدەم وەکو شکل جارە وەکو شکڵ 5 سانتیمتر درێژتر بە 5 سانتیمتر زۆر نە 5 ئەی وەکو تەبیعەت ئەوەی کە بەدڵتە جارە دڵم زۆر پاکە شت لە دڵم ناگرم وەکو دڵ ڕەش نیم ئەمە وا لە تۆ ناکە کە زۆر جار استیغلال بکرێ زۆری استیغلال کرایم بەوەی زۆر زۆریش بەڵام زۆر ئەوەشم پێ باشە کە بەڵام زوو تووڕە دەبمە من بەڵام 5 دقەیە آخر حدم 5 دقەیە زوو سار دەبمەوە ئێستا هاتینە کۆتایی ئەم ئەڵلقەی بەرنامەی ئەلبۆم هیوادارم بەدڵ بوو بێت هیوادارم بە دڵی بینەرانمان بوو بێت و هەر هیوادارم لێرە کاتێکی زۆر خۆش بە سەربەری و دایمی سەرکەوتوبی لە ئیشەکانت ئەگەر شتێکت ما بێت بەڵێ لە کۆتاییدا زۆر سپاسی جەنابەت دەکەم جوێرخان زۆر خۆشحاڵ بووم پرسیارەکانت لە جێی بوو زۆر سەرکەوتووی بەرنامە پرسیارەکانت تەقلیدی نییە شتێکی نوێیە سپاسێکی بێپایانی تەلەڤیزۆنی هەولێر دەکەم کەناڵی ئاسمانی هەولێر تیڤی دەستخۆشی لە برادرانی پشت کامیرە دەکەم و دەرهێنەر و خاوەن تەلەڤیزۆنەکە و چاوی هەمووتان ماز دەکەم و تۆش هەر سەرکەوتوبی لە بەرنامە هیوادارم بەردەوام بی سپاسی هەموو ئەو کەسانەکەم کە هاوکاریمان بوون بۆ پێشکەشکردنی ئەم ئەڵلقەی بەرنامەی ئەلبۆم خۆشەویستان بیرتان نەچێت چاوەڕێمان بکەن لە ئەڵلقەیدا دێت لە هەفتەیدا دێت لە هەمان کات و کۆتایی با گۆرانیەکی ئەم بەڕێز و خۆشەویستە ئەکەین جانار دم لبا وش من يداكان بودا هاويني
سوراك بابا قردوري تون سوديم بابا بيلشي مرقوان خيشيم بابا قردوري تون سوديم دوار جنمان بك وجيبي جيني طالي وشيرين ما انتصر بيم دوار جنمان بك وجيبي جيني طالي وشيرين ما انتصر بيم